ئەم کۆمەڵە مسلمانەی کە خەریکی داوان ئێستا لە کوردستان بەرامبەر بە علمانیەتی کوردی بەرامبەر هەر احتیلالێکی تر و هەر کەسێکی تر کە ڕێی شەیتانیزمی گرتووە ڕێگای قیامەتخوازی نەگرتووە ڕێگای دنیاویستی هەڵبژاردووە سەرمایەداری خەڵک کوشتن دزی گزی خراپەکاری و ئەمانەی تر کە ڕێگای دینەکەیان گرتووە پش و درێژانە ئیشەکەن دوو ڕوانگەی ئەصحاب الجەنەتەینەکەش صاحب الجەنەتەینەکە و کابرای مسلمانیش کە نەسیحەتیە کرد ئەوەشمان بینی دید و تێڕوانینەکانمان ئاوا فەرقیان هەیە لە سەرەتاوە نابێ خۆمان هەڵخەڵەتێنین بکەونە قاڵبی ئەوانە نابێ بە پێناسەی ئەوان ڕازی بین نابێ دید و تێڕوانینی ئەوانمان پێ قبوڵ بێ نابێ بەرنامە و سیستم و دەستور و یاسا و ڕێسای ئەوانمان پێ قبوڵ بێ ئەبێ بینەوە سەر هەموو شتێکی خۆمان لە دید و تەسەوراتی عقایدی خۆمان لە دید و تێڕوانین و پێناسەی گەردوون ژیان و ئینسانەوە لە زانین و ناسینی خالق و وەزیفەی مەخلوقەوە هەموو ئەمانە هەرکی سەرشانی خۆمانە بێ خۆمان بیزانین تێ نابێ بە هیچی دیموکراتیەکە وەریگرین نابێ بە هیچی ئیشتراکی وەریگرین دەرەبەگایەتیان سیستمیان ئاغایەتیان هەرچی شتێک کە ئەوانە هێڵێن و کوردایەتیوانانیان ناویانە پێویستە پێمان ڕەفز بێ پێویستە خەباتکردنەکەشیانمان پێ ڕەفز بێ یعنی حکمی شەهید نادەین بەسەر کوژراویانە خەباتکردنەکە ئەشێ وەکو کافرێکی محارب یاوەکو فئەیەکی کافر حەشدی وحشی بێتەوە بەرامبەر کوردستان ئەشێ ڕۆژە لە ڕۆژانی مشقوتێکمانە بێت لەگەڵ یانە هاوسەنگەر بین دژی کوفرێکی خەتەرتر و شەڕخوازێکی خەتەرتر چکە ئەمانە هێزی کوردەکەن خۆی هێزی مجتەمع کوردەکە لە خۆیە لەبەرەوە پارتی وێچێتی بە ڕۆژە لە ڕۆژانی ئیسلامی و کوردەواتیەوانان هەمویان یەکیان گرتبێ بەرامبەر بە داگیرکەرانێکی ترکە دێن بۆ کوردستان و خراپەیان لە خراپەی ئەمان زۆرترە بێ حتمما نەتوانن ئەو کاتە هاوسەنگەریان بن بۆی بەرگری لە ناوچەکە بکەن و لەگەڵ ئەهوانە شەڕڕینەکەیان بن ئەمما وەکو داخلی ئێمە شتێکین و کوردایەتی شتێکی تر ئێمە شتێکین و پارتی وێچێتی و علمانیەت و قەومیەت شتێکی ترە لەبەرەوە نابێت بە هیچ شێوێ لە دید و تەسەور و بۆچوون و پێناسە و هیچ صفەتێکیانە بکەوین ژەر کاریگەری ئەوان قل هو الله ئەحەدی خۆمان کافیە ئەوە یەکەم دووهەم ئەو زەمینە فکری کە خۆمانی لەسەر پەروەردە بین زەمینە فکریەکە زەمینەی فکرێکی سیاسی سربەخۆیە نە لە ڕۆژاوا وەرگیراوە نە لە ڕۆژهەڵات متەئسیر نییە بە هیچ کەسێک بەڵکو حتا لە سەردەمی فەلسەفەشە لە سەردەمی مەمونە عەباسیەکانە ئەو فەلسەفەی کە پێی وترا فەلسەفەی ئیسلامی هەر سەربەخۆیەکی خۆی هەیە جگە لە کەسانێکی وەکو ئیبن سینا و فارابی وانە کە زۆر متەئسیر بوون بەوان بەڵام خەڵکانێکی تر هەن فەلسەفەکەشیان قوددایەوە و ڕەدیشیان لێدایەوە نەشگۆڕاون وەکو ئەوانی تر لەبەرەوە لە ڕووی فکریشەوە لەم سەردەما فکری سیاسی خۆمان تێگەشتنمان لە ململانە شارستانێتێکە لە سراعی فکری لە سراعی حەزاری کە لە هەموو لایەکەوە ئەم حەزارەتە غەربی لێمانەدا بۆی ڕیشەکێشمان کە و تەزعیفمان کە و احتیوامان کە لەبەرەوە هەر جۆرە احتیواکردنێک زەرەرێکی گەورەمان لێک هەموو وجودێکی ئەو زەرەرە بۆ ئێمە وجودی سیاسی وجودی عسکەری وجودی ئەمنی وجودی مخابراتی وجودی کۆمپانیا و اقتصادی وجودی قیەمی کۆمەڵایەتی تەنانەت وجودی ناو و ناتۆرەکان و زمانیشی وجودی ئەفلام کارتۆنیشی کاریگەری لەسەر ئێمە یارە بێ بگەڕین بە بەدیلی خۆمان بێنینەوە پێش کە لەسەر ئەساسی عەدل و قووەت لەسەر ئەساسی دنیا و قیامەتدا ئەمەزرێ لەسەر ئەساسی تەوحیدەکە و بەس لە تەوحیدەکەوە لە عەقیدەکەوە فکری ئیسلامی دروستە لەم عەقیدە و فکرەوە بەرنامەی سیاسیمان پێویستە دروست بێ و گەڕێت و سەر فقهی دەستوری فقهی دەستوری کە عیلاقەی هەبێ بەسەر ئیدارەی دەوڵەت و ئاراسی کۆمەڵگە دەستور و شەریعەت و پەرلەمان کە عیلاقەی هەبێ بەسەر ئوسولی واتە بنەماکانی هەڵهێنجانی قانون و داڕشتنی یاسا هەر بە عیلاقەی بە ئوسولی فقهی خۆمانەوە هەبێ ئوسولی فقهی خۆمان کە اعتماد دەکاتە سەر قورئان سەر حەدیث سەر ئیجماعی سەحابە سەر قیاسی ڕاست ئەبێ اعتماد کاتۆ سەر ئەوە لەبەرەوە ناشێ هیچ قانونێکی حازری ئەوان بێنین ئەجنا ئێمە فەوتی ئێمە زەرەرمانە لەبەرەوە داڕشتنەوەی قانونیش لەو پەرلەمانە بۆ گەنە بەتاڵە نابێت هەرچەنە لەوێش ناکرێت لە مەکتەب سیاسیە کرێت لای سەرۆکە کرێت لای عەشرەتەکانە کرێن لای مەکتەب سیاسیەکانە کرێن دوایی ئەی تفێنەوە ناو دەمی ئەندامە مەکتەبی ئەندامەکانی پەرلەمانیان وەڵێن ئێوە ئەمە تەڕحکەن وەکو پرۆژەیەکی خۆتە وەک پرۆژەیە بۆ جوویانە بەس طرحەکەنەوە دەرەوە بۆی خەڵک وابزانە لە پەرلەمانای تەشریع و چاواشەکاریەکی تر دێتەوە پێش لەبەرەوە عەقیدەمان فکری سیاسیمان ئوسولی تەشریع و یاسا و ڕێسا و دەستورمان
بنەما سیاسیەکانمان فقی دەستوری خۆمان ئەوەی علاقی بە حقوقی ئینسانە ئەوەی حقوقی ئافرەتە ئەوەی بەیعەتە ئەوەی شورایە ئەوەی هەڵبژاردننی خەلیفەیە ئەوەی ئیدارەی حکوومەتی ڕاشیدێ ئەوەی علاقی بە بەیتولمالەوە هەیە پێویست هەموو شتێکی خۆمان سەربەخۆ بێ لە منهەجی خۆمان بێتە پێش گلەیەکەی من بۆڵەبۆڵی من چەکوشلێدانی من لە ئیسلامی سیاسەکانی کوردستان لە باشوور ئەمەیە بۆچی نابن بە ساحەبی پرۆژەی خۆتان لە عەقیدەی تەوحیدەکەوات بێ بۆچی ئەو کەسانی تەوحیدە نەزەریە نوقسانەکە خوێنن دوایی پێیان وایە وەلی ئەمرەکەیان مەسعود بەرزانی بۆچی ئەو کەسانی کە پێیان وایە مسلمانن بەڵام دیموکراسیەکان لە داوەکە زیاتر بردۆتە پێشەوە بایەخی پێدەن و ئەوان ماندووترن بۆ چەسپاندنی دیموکراسیەکە وەک لە حیزبی دیموکراتی کوردستانی بۆ لەبەر تۆ مەشروعەکەی ئیسلامی خۆتە دواز لێ هێناوە لەبەرەوە پێویستە بگەڕێنەوە سەرەمە ئەنجا یاسا و ڕێسا و دەستوری ئەوان لە بنەماکانی و پێویستە ڕەتی کەیتەوە نەک لەوەی بڵێ ئەم بەرگە یاسایە پێویستی بە گۆڕانە لە پەرلەمان قسەی لەسەر بکەین ئیسلامیەک خۆی هەڵە خەڵەتێنێ و ئێمە شەرواڵێ کاکە من لە تەڕحم کرد پرۆژەکە بۆی بیگۆڕن لەبەر ئەم قانونە ئەم ڕیبایە لە 102 لە بانقەکانی کوردستانە وەرەگیرێ وڵا پێویستە لای بن لەبەر کۆمەڵگەکەمان مسلمان و مەش ڕیبایە و ئەمە نابێ و ئەم جۆرە شتانە ئەم قسەی کردو بۆ تاریخ وەزانە بەمە عیلاجە کرد ئەبێ بەدیلی تر دروستکەیتەوە خۆت بیهێنیتە پێشەوە بەیتولمالی خۆت زیندوو کەرەوە زەکاتی خۆت زیندوو کەرەوە عیلاجەکان بەمەی خۆ دەکرێت نەک بۆی سیستمی ئەوان بێنیتە پێشەوە بیکەی ئەوە جلوبەرگ و پۆستاڵێکە پێڵاوێکە بۆ پێی ئەوان دووراوە جلوبەرجێکی ئەفەندیانەیە بۆ غەرب دووراوە ناکرێ بێنیتە شوێنی شڕاڵبراخانێکی خۆم تۆ بە هەڵەدا چووکەوە ئازانی فکری غەربی ئەشێ بیکەی بە فکری ئیسلامی ئەسلەمە ناکرێ تۆ ئوسوڵ و ڕەگ و بنەمای خۆتت هەیە لەسەری بیناکەیت و عەقیدەت فکرت دەستوری سیاست و فقی دەستوریت ئەنجا قیەمی کۆمەڵایەتیت بیناسازی خێزان چۆنە بێت تۆ ڕێگای بدەین نێرمارەکە چۆن ڕێگای بدەی لەسەر تەلەڤیزیۆن خۆی بڵێ با هەر ڕەفیق بین خۆ شەرت نییە مارەکرێ مارەکردن چییە کە من تۆ ڕازیم بە یەکتری با بۆ خۆیان هەر قسە بکەن ئەوانە ڕەفزکردنی تۆن ئەبێت تۆ بە جورئەتتر بی قوڕیش ڕەفزکەیتەوە بە خۆی و دەسەڵات و دارن نەدووە و قیەم و قانون و هەموو شتێکی ئەوان ئاوا ئیسلامەتیەکەمانە جێڕین و برایانی عەزیزی من ئەم حەزارەتەی کە بمانەوێ بینای بکەین و لە زەمەنی إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى هەتا دێنەوە سەر سەردەمانی سەیدنا موسایەکی پڕعلم کە بە متەواضعی ئەڕوا بە دوای علمێکی ترا فێر بێ واقع ناسی فێر ببێ ئەگەر مەلاکانی ئێمە ئەو واقع ناسێ فێر نەبوون کە مەراکزی قووە لە کوردستانە چییە پارتی وێچێتی و هەریەکە لە باڵ و بنەماڵەکانیان تەسیراتیان چەندە مراکزی استخباراتیان مراکزی ئەمنیان مراکزی تەوجێکردنیان مراکزی کۆمەڵگی مجتەمەعی مەدەنیان تۆ شارەزای ئەم واقعە نەبی و چیە لە پشتیانەوەیە تۆ گەمژەی چۆن حرەکەت دەکەی تۆ بە ئاقلت لە 500 ساڵ لەمە و پێشا بژی واقعێکی ئەسەد بەسەرا تەطبیق بووە هیچ لە مراکزی قووە نازانی چۆن نەتوانێ واقعە بگۆڕی جزئێک لە واقع ناسیەکەت بریتە لەمەی کە سەیدنا موسا بە دوای ڕۆشت و ئیستعدادی هەبوو لەسەر عیلمەکەی خۆیەوە واقع ناسیەکە فێر ببێکە سەیدنا خضر فێریەکە ئەم مەرحەلانەی ئەم چیرۆکانە فێرمانەکەن کە چۆن بینە سەر ئەم ئاستەی بینای قووەتە حەزاریەکە بکەینەوە لەگەڵ ذیلقەرنەینە چۆن نەتوانین ئەمە بیناکەینەوە لەسەر ئوسوسێکی دینی ما مەکەنی فیه ڕەبی خەیڕ فاعینونی بقووە ئەمەی کە خۆی پەروەردگار پێی بەخشیوین لەم دینە ڕۆشنەکە داوێتی پێمان ئاخر من زۆرم پێ سەیرە کابرای مسلمان کابرای ئیسلامی ئەچێتە مزگەوت بڕۆی بە مەشروع ئیسلامی هەیە ئێکاکە جان تۆ بۆ ئیسلامەتیەکە ناگری تۆ ئەم قورانە لەبەردەستا بۆچی شارەزای نابی تۆ ئەندەی کتێبی سەقافیە خوێنی تۆ ئەندەی ڕۆمانە خوێنی تۆ بۆچی تەفسیری قورانەکە ناخوێنی تۆ شتی لێ تێبگەی تۆ خۆت هەڵخەڵەتان دووبرا ئەم ئیمانە ئەعرابیە چی پێ دروست دەکرێت وقالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا هەر ظاهری مسلمانەتێکمان هەیە هاتوونەتە ناو ئیسلامەکە ولما يدخل الإيمان في قلوبكم ئیمان نەچێتە دڵتانەوە برا ئیمان چەکەرە لە دڵە دەرکا ئیمان لە دڵە بچەسپێ ڕەفتارەکانتان ڕەفتاری مسلمانەتی و ئیسلامەتیە بێ ئەبن بە ساحەبی خۆتان کە بووی بە ساحەبی ئیمانی خۆت ئەبی بە ساحەبی هێز و بازووی خۆت کە بووی بە ساحەبی هێز و بازووی خۆت پارسەنگی لەگەڵ پارتیەکێتی ئەدروستەکەی ئەوان چۆن نەتوانن ئەو هەموو زەلیل لێ بێنن بەسەر تۆیە مقدساتی تۆ پێشێل کرد یەخوان هەر بەشەرن بەخواوان نەخوێنەوارە
بەخوا لە تۆ داماوترن، لە تۆ بێهێسترن، لە تۆ پەرتەوازەترن، بەس تۆ خۆت وا لێ کردو پەرتەوازە بی ئەوان دەست خەناناوی تۆ بتوانن بیگۆڕ. بۆیە پێویستیمان بەم ڕۆشن فکریە هەیە، پێویستیمان بە کۆمەڵکاریەکە هەیە لەسەر ئەساسی ئەمە، لە عەقیدەمان، لە فکری سیاسیمان، لە دابوونەریتی کۆمەڵایەتیمان، لە قێمی کۆمەڵایەتیمان، بنەماکانی خێزانمان، ڕێسا ئەخلاقیەکانمان لەگەڵ دەرو دراوسێ و خزمانمان کە سوکارمان، ئەمە لەگەڵ یاسا و ڕێسا و دەستورمان. ئەم دید و ڕێیە، ئەم منهەجە پێویستە بە برایەتی دینی لەسەری خۆمان قایم بکەین لەسەری. هەر کەسێ شوێن کەوتووی دینەکە بوو وەکو ئەمە، فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا. ئەو کەسێک کە ئیمانی هێناوە وەکو ئەو ئیمانە گشتگیرە شاملە، چونکە بە جزئیات ناکرێ، مەدخەلی بەس عەقیدەکەی گرتووە لەولا و لایەکی نوقسان بەرەڵا کردووە مەسەلەی تەوحیدی حاکمیەتەکەی، ئێوە چۆن ئیسلامەتی بەمە دێت؟ سبەینە هەر گوێی بادەن پەرتەوازەکەن دەخەت و خطوتی تا دروستەکە، چونکە لە واقعەکە ناناسێ. ئەوان لەسەرەوە مەخروطی وەکو کە لە شەکر تەماشای حرەکەتی مەدخەلیەکەن، وەکو کۆمەڵی مێرولە لەژەر پەرداخێکا بن، کە زانیان ئاوە جوڵێن ئاو پەرداخەکان بۆ دێنن بۆێرە، ئێوە خۆ لەژەر کۆنتڕۆڵەکە دەرناچن. ئەوان ئیسلامیەکانی تریان بە چەکەوە بێچەک کرد و هێنانە ناو ژێر پەرداخەکەەوە، ئیترێوە چۆن نەتوانن ئەو واقعە بگۆڕن. یاگەر هەر ڕازین بەو کوفرەکە لەسەرتان و حاکمە و ڕۆژ بە ڕۆژش کوفرەکە زۆرترە بێ بەرامبەر هەمووان. عەقیدە بە گشتگیریەکەی خۆی بما فيه الحاکمی، فکری ئیسلامی بە شێوە بەرفراوانەکەی خۆی فکرێکی ڕەسەن بە پرۆژەی ئیسلامی دەرچ، حاکمیەتی خۆی پەروەردگار بە دەستورێکی شەرعی، واتە شەرعەکە قورئان و سونەت و ئیجماع و قیاس ببێ بە دەستور و شەرع، بە پێی ئوسولی فقه یاساکان دابڕێژرێن، نەک بە میزاجی ئەهلی پەرلەمان و قانونی هێنراو. ئەلەمانەوە دوایی ئیدارەی دەوڵەت دروست دەکرێت بە پیاوانێکی قیامەت خواز، بە پیاوانێک کە ئومەتی ئیسلامین و پەروەردەکراون، کە بۆ خوا سوڵحاون بۆ دین لێبڕاون، واقعەکەیان ناسی و خزمەتی میلەتەکەی خۆیانەکەن، ڕاوەسن بە ڕووی زوڵما وەکو کە ذوالقەرنەین ڕاوەستاوە، مستەضعەفەکان ڕزگارەکەن، خێر و خێراتیان نەخەنەوە بەردەست و نان و ئەمانیان بۆ تەوفیرەکەن. ئەمە بە ئێوە کرێ ئاوە مەشروعەکانتان پرۆژەکانتان پەشیمانیش ببنەوە، بینی خۆتان و خوا تۆبەی لێ بکەن. ئەم خوای پەروەردگارە ئەم قورئانی ناردۆتە خوار و بۆمان، ئەم سوورەتی کەهفە کە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ بیخوێنن قەڵا و قولەتانە بەرامبەر بە فیتنە، نەدەوی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ زۆر گەڕام بزانمە فیتنەیە لە چی؟ هەموو فیتنەکانی ژیان باسەکات جگە لە فیتنەی ژنان. فیتنەی گەورە فیتنەی دەسەڵاتە، فیتنەی کوفرە. بزانە فیتنەی کوفر و دەسەڵات چۆن نەیهێشت ئەو کۆمەڵە گەنجە مسلمانە خوا بپەرستن لەناو شارەکە مەجبوور بوون بچنە ئەو ئەشکەوتە. ئەی چۆن دەسەڵاتێکی شەرعی ذیلقەرنەین لەسەر عەدل و قووەت دروست بووە، لەسەر قیامەت خوازی، لەسەر شورا، لەسەر بەکارهێنانی پیشەسازی سەردەم و تەکنۆلۆژیای سەردەم بۆ خزمەتی ئەوان، ڕاگرتنی ستەمکاران، ڕزگارکردنی مستەضعەفین. چۆن ئەم حەزارەتە ئەم بیناسازیە وەکو ئەوە ڕاکەین لە بەردەستی پارتی وێچێتی بۆ شکەوتەکان و بۆ دەرەوە. یخۆیەوە ئەقڵتان پێشکە چه فیتنەیەک لەم فیتنەیە گەورەترە؟ فیتنەی دەسەڵات فیتنەیە کە زۆر لە فیتنەی ژن گەورەترە، زۆر لە فیتنەی ماڵی حرام گەورەترە، زۆر لە فیتنەی فەرمان بە چاکەون بەرهەڵسی لە خراپە گەورەتر کە کابرایەگەیکە بەرامبەر بە ئارق خۆرێ. فیتنەی گەورە فیتنەی حکوومەت و دەسەڵاتەکەیە، لەبەر ئەو کەسەی کە فکری سیاسی وەرنەگرتووە نەخوێنەوارە با مامۆستای جامیعە ژوێ، ئەو کەسەی باوەڕی وانیە کە ئەم ئیسلامە بۆ حاکمیەتی سەر ئەرز هاتووە، ئەو ڕێبازی پێغەمبەرانی نەناسیوە. وأنزلنا إليك الكتاب لتحكم بين الناس بما أراك الله ولا تكن للخائنين خصيما. ما بدوستو هاو ريو لسنگرو هاو بيرو هاو باري كردايت يوانا نابي. أما يك أخوي پرودگار فيرمانك أما شك نمونا كمان ذاتك حضارتك بنا لسر توازن عدل وقوة، لسر قيامة خوازي، لسر دنيا ويستيش. ئەمە لە چۆ حەزارەتی غەرب لە چۆ ئیستیعماری و شەڕەپاڵێکە ئەوە بۆ 400 ساڵە بەشەریەتە ڕوتێنەوە، 500 ساڵە بەشەریەتە ڕوتێنەوە. لەوتای شەیتانەکەیان ئادەم سمیث وتوێتی کە زەخیرە و بەرهەمی ئەوروپا بەشمان ناکە،
بڕن بۆ سامانی گەلان بدزن کە کتێبەکەی دانا بەناوی ثەروەت الئومەم سەر سامانی گەلان چۆن هاتن کەوتنە دزینی هەموو شتێ لە بەهاراتەوە لە عاجی فیلەوە لەو سەردەمانەی یەکەم جار بۆ هاوری بۆ تیسکی جوان بۆ ژنەکانیان ئەنجا بۆ نەوت دوای دۆزینەوە بۆ دایمۆند بۆ ئاڵتون بۆ پیترۆل ئێستاش بۆ یۆرانیۆم وڵاتانیان هەموو پێی کرد ئەم حەزارەتە کە تێرنابێ ئەم حەزارەتە مشەخۆرە ئەم زاڵمە مجریمە ئەم چەک فرۆشە ئەم چەواشەکاریە کە پێی وایە بە دیموکراسی ئازادت دەکا بە مافی گەلان بە مافی خەڵکی بە مافی مرۆڤ دەستێوەردانی لەناو هەموو دەوڵەتەکانە هەیە ئەم هەموو دیکتاتۆرەی لەسەر ئەم ئومەتە دانا ئاخر چۆن ئەمە ئومەتی ئەم حەزارەتەیە کە تێبگا لەوەی ذیلقەرنەین چیە و دوایش خۆی تەسلیم بە سارکۆزی بکە جنێویشمان پێ بدا بڵە سەرسەریەکان بە ئەهلی ئیسلام بگەڕینەوە بۆ دینەکەمان دینەکەمان سەرمایەمانە تێگەیشتن لە دینەکەمان بەرچاو ڕۆشنیمانە دینەکەمان سربەخۆی ئیرادەمانەداتێ کە سربەخۆی ئیرادەمان بوو سربەخۆی جەستەشمان دێتە دەست ئەگەر بە دینەکە یەکمان گرت برایەتی دینیمان زۆر ئاسان بۆ دروستە بێ بە شەرتێ لەسەر ئەساسی قیامەت خوازیەکە یەک بگرین نەک تۆ ئەبزانی من ڕاکێشی بۆی دەنگت پێ بدەم دیسان بچیتەوە پەرلەمانە بەتاڵەکەی کوردایەتی ئێمەوە ناکەین بەرامبەرتان جارێکی لەبەرەوە پێویستە بیتەوە سەر مەشروعی ئیسلامی ئێمە بۆ خۆمان کەم نین لە کوردایەتیوانان زۆر زۆرترین بەس پەرتەوازەیان کردوین بۆی لەسەر مەشروعەکە یەک نەگرین ئەڵێ مەشروع تۆ حەقت چێ بەسەر مەشروعی ئەو تیرۆریستەوە باش وا منیشی لێ دوور بووم نایڵن کۆمەڵی وێکگرتو ببێ بەیەک ئەوەی کە ناهێڵ لێ قائیمەیە یەک بگرن چێ بوو ئێران و پارتی ئەوەی کە ئەوێ ئینشقاقی زیاتر بەم کۆمەڵانە دروست بکات چێیە هەر پارتی وێچێتی لەبەرەوە ئێمە بۆچی بکەوین ناو قسەی ئەوانەوە ئێوەرن لەسەر ئەهلی مزگەوت یەکەگرین برا هەر کەسێ هاتو چێ مزگەوتی کرد برامان ئیماندار سەبرەگرین لەسەر یەکتری ئەوە سۆفیەوە ئەشکەوتیەوە جیهادیەوە سەلەفیەوە مەدخەلیەکە بڵین یا ئەوە کابرای ئیخوانیەوە کۆمەڵە هەر کەسێک کە هەیە بەڵام خۆ هەمومان ئەهلی مزگەوتین ئیسلام کۆی کردوینێت ڕۆکەی نێ قیبلە باوەڕمان بەو قورئانە هەیە لە تێگەیشتنمانە اختلافمان هەیە سەبرەگرین لەسەر یەکتری دەلیلەکان ڕوونەکەینەوە بۆ یەکتری اینجا بە برایەتیەکی دینی بە هەستی برایەتی دینی نەک حیزبی نەک کەسبکردنی خەڵک وەختێ بە برایەتی دینی ئیحساسی برایەتی دینیەکەین لەگەڵ یەکتریە کە تۆ هەست پێەکەی کابرای یەکگرت و نایە قوربانی بکە بەڵام گۆشتەکە لێرە بۆ برا حیزبەکەی تری لە گەڕەکەکەی ئەو بەر دراوسێ داماوە کەشی محتاج و چاوەڕێیەک بۆ گەنی ڕیخۆڵەکەی بەسەری ئاڕوە گۆشتە جوانەکەشێ با بۆ چوار گەڕک لەولاترەوە بۆ ڕەفیقە حیزبەکەی خۆی کاکەمەی چۆن ئیسلام بەمە دێت برا ئیسلام دینی ئەم پێغەمبەرە نازدارانەیە هی ئەم یاوەرە بەڕێزانەیە کە ئاوار ڕوحیان فیدای ئەم ئیسلامە کرد بۆ ئەم ئیسلامە ژیان ئەو کەسەی ئێوێ ئیسلام بێنێتەوە بۆ کوردستان ئەبێ لە عەقیدەکە تێبگا ئومەتەکەی لەسەر دروستکاتەوە بزاوتێکی ئیمانی ئیسلامیش دروستکات بەم سێشتەش نەبێ بەخوا قەسەم نە کوردستان ڕزگارێ بێ لەو گەندەڵیانە نەدار ئیسلامەکەشمان بۆ دروستە بێت خۆی پەروەردگارێ مەشیوێ شتێگەێنە لە دینەکەمان خۆی گەورە یارمەتی دەرمان بێ بەرچاومان ڕۆشن کا بە نووری خۆی سینەمان فراوان کە بە ڕەحمەتی خۆی برایەتی دینیمان لە ناوە باشتر بچەسپێنێ هەتا کۆمان کا بە ئومەتێکی عەقایدی خاوەنی پەیامێک و خاوەنی بزاوتێکی ڕیشەکێشکردنی فەساد و فجووری گەندەڵانی کوردایەتیوانان و عەلمانیەت هەتا وەکو بتوانین دارالئیسلامەکە بیناکەینەوە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.